بەناوی خی گەورە ئەمڕۆ جارێکی تر لە خزمەت بەڕێستان مەراسیمی بە بازارکردنی مۆدلی نوێی ئایفۆن ڕێک دەخین. بەڕێزان وەک دەزانن هەموو ساڵێک لەگەڵ بە بازارکردنی بەرهەمە نوێیەکانی کۆمپانیای ئەپڵ لە جیهاندا لێرەش لە بازارەکانی هەرێمی کوردستان و عێراق لە هەمان ڕۆژدا بەرهەمەکان بە بازار دەکرێن. ئێستاش ئایفۆن 13 پرۆ و 13 پرۆماکس دەخینە ڕوو بۆ بەکارهێنەران و هەوادارانی بە بیرگەکانی 128 256 512 گیگابایت و 1 تێرابایت 1 تێرابایت میمۆری پێشتر لە بەرهەمەکانی ئەپڵدا بوونی نەبووە. ئەوەی ئەم مۆدل لە نوێ جیا دەکاتەوە بەرزکردنەوەی خێرایی پرۆسێسەر و GPUی ئامێرەکەیە بۆ A15 بایۆنیک و 5 کۆر گرافیک کە پێشتر A14 بایۆنیک و 4 کۆر گرافیک بۆ لە بەرهەمەکانی پێشتریدا. وهروەها ئەم ئامێرە تایبەتمەندی ڕوونمای شاشەکەی بەرزکراوەتەوە بۆ 120 هرتز هەروەک ئەوەی کۆمپانیای ئەپڵ کاری کردووە لەسەر خواستی سینەماکاران و فۆتۆگرافەران کە بەشێکی گەورەی بازار پێک دەهێنن. هەروەها ئەم ئامێرە تایبەتمەندی سینەماتیک مۆد و ستریۆ ساوندی بۆ زیاد کراوە کە ئەمەوا دەکات وێنە و دەنگێکی سینەمایی بە ئامێرەکان ببەخشێ و هەروەها ئامێرەکان لەسەر خواستی گەیمەران ئامادە کراون. ئەم ئامێرە تایبەتمەندی باتریەکەی بەرزکراوەوە بۆ 4373 میلی ئەمپێر و کامێراکەی 12 مێگاپێکسڵە. ئامێرەکانی پێشتری کۆمپانیای ئەپڵ 600 میلی ئەمپێر کەمتر بوو باتریەکانیان کە گلەی بەکارهێنەرانی لەسەر بوو و نەرمەکاڵای iOS 15 لەسەر جێگیر کراوە و ڕەنگی نوێی ئامێرەکە ڕەنگی شینی کاڵە واتە سیرا بلو. ئەمە و بەرهەمەنوێی کۆمپانیای ئەپڵ بوو کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا ڕایگەیاند و ئەمڕۆ لە بازاڕەکانی هەرێمی کوردستان و عێراق و تەواوی جیهاندا لە هەمان کاتدا بەردەست دەخرێت. زۆر سوپاس. بەڵێ لە ئێستا تەنها مۆدلەکانی 13 پرۆ و 13 پرۆماکس لە هەرێمی کوردستان بەردەستن کە لە 1295 دلارەوە دەست پێ دەکا. بێگومان بەرهەمەکانی 13 مینی و 13 یاسایی نرخیان هەرزانترە کە ئێستا لە هەرێمی کوردستانە نییە. ئەگەر پرسیارێک لە ڕاستیە لە ڕووی مۆدل و دیزاین و کۆمپانیای ئەپڵ بەدڵنیاییەوە گۆڕانکاری نەکردووە لە شکڵی ئامێرەکە دیارە بڕای وە سەرکەوتوو بووە لەو مۆدلەی 12 و 12 پرۆماکس کە خستیە بەردەست دیارە ڕەزامەندی خەڵکی بەدەستێنەوە لە ڕووی مۆدلەوە بەڵام کاری کردووە لەسەر پرۆسێسەر و گرافیک کە ئێستا لە تەواوی جیهانە گەیمەران زۆر بوون ئەوێ کار لەسەرەوە بکە گەیمەران و فۆتۆگرافەران لە خۆی ڕازی بکات. لە ڕووی کامێراوە لە ڕووی مێگاپێکسلۆت هەر 12 مێگاپێکسلە گۆڕانکاری بەسەران نهاتووە و باتریەکەی 4373 میلی ئەمپێرە پێشتر 600 میلی ئەمپێر کەمتر بوو. باتریەکەی بەرزکراوەتەوە. زۆر سوپاس بۆ ئامادەبوونتان دەستان خۆش بەخێربێن.